چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین؟ من وەکو گەنجێک پشتیوانی خۆم بۆ خەڵکی ئەفرین و شاری ئەفرین دەرەبڕم. ئێمە وەکو گەنجان پێمان ناخۆشە، وەکو هەموو هاوڵاتێکی کورد، وەکو هەموو کەسێ پێمان ناخۆشە کە ئەوان تورکیا کارێکی نامرۆڤانە ئەکا بەرامبەریان. هیوادارین دەست دەم کارە هەڵگرێت و ئەم کارە نەکات. ڕۆژانە چەنەها مناڵ و چەنەها کەس بە بۆنەی ئەوانەوە شەهید دەبن و گیانیان ئەسپێرن. هیوادارین دەست دەم کارە بکشێنەوە و ئێمەی کوردیش هەمووان پاڵپشتی خۆمان دەرەبڕین. بەڕاستی ئیدانەی ئەو هێرشە داگیرکاریە دەکەین بۆ سەر عەفرین. هەموو دنیا دەزانێ ئەوە 200 ساڵە تورک کورد دەکوژن، 100 ساڵە غەدر لە کورد دەکرێن. پێویستە هەموو هێزە سیاسیەکان، هەموو کەسانی ژیر و هەموو کوردێکی بە شەڕەف و کورد پەروەرێک یەکدەنگ بین، هەرگیز پشت بە بێگانە نەبەستن. داوا دەکەین کەوا وڵاتی تورکیا واز لە شەڕ و کوردکوژی بێنێت و لە ناوچوونی کورد و لەبەر ئەوەی کورد ئاوا بە ئاسانی کۆتایی پێنایەت. ئیدانەی ئەو هێرشە سەربازانەی تورکیا دەکەم بۆ سەر کوردانی ڕۆژەوە بەڕاستی هێرشێکی زۆر خراپە بۆ ساو کوردانە. من وەکو هاوڵاتێک ئیدانەی ئەم هێرشانە دەکەین. هیواداری تورکیا ئەو هێرشانە بۆ سەر ئەو کووردا بێتاوانانە ڕابگرێ، چیتی کورد نەکوژێت و هیوادارین هەموو کوردەکانی هەر چوار پارچای یەکتری بگرێ و ئێمەش بە یەکترگرتن سەرەکەوین. زۆر دڵگرانین بەو هێرشانەیە کە تورکیا دەکاتە سەر عەفرین. زۆر دڵگرانین، ئیهانەی دەکەین بە هەموو شێوەشی خۆمان ئیهانەی دەکەین تورکیا ئەو هێرشانە ڕابگرێتن بۆ خەڵکی بێتاوانی عەفرین بەلاش دەکوژێت و ئێمەش پشتگیری خەڵکی عەفرین دەکەین، لەگەڵ خەڵکی عەفرین داینە و ئینشاءڵڵا هەر عەفرین سەردەکەوی.